براين الجن أمانتي خوايا تصور كان آخر وصيتي في غمري صلى الله عليه وسلم بو أصحاب كانوا أمتي إسلام بو حتى تاريخه آخر وصيته كان إلا سر دوشت بو تركيزي خصوصا زر دوشت زور نج كبيوندي تو خوايا و شاكل لقل جنه نزيكترين كاس لتو كشو رجع لقل تجنكت هيج كسي أواني جنكت نزيكني ليتو لو أنا باوكو دايكت هبي بس باوكو دايكت حتى جنه هني باوكو دايكت زور نزيكن ليتو بەڵام کەژنت هێنا دووریەک دروستە بێ لە بینە بۆیە خۆشەویستیەکان ئەبێنێ بەس ژنەکەت بەردەوامی وهانەیەکەوە ئەگەر بەردەوام خۆشەویستیەکە و عهد و پەیمانەکە تازە نەکەیتەوە سبحان الله دوایی بینتان ساردیتی ئەکەوێ یانی تۆ خەڵکەیە هەر دراوسێکەت لەملا لەولا لەملا دراوس خزمەکانت براکانی خۆت ژنەکەت ئەبینن ئافەری ڕێزی لێگرن وانە ئیسارێکێک لێمە برایەکمان بێ بۆ ماڵمان چەند ڕێزدا ژنەکەمانەگرێ زۆر وانە ئامۆزاکەت زۆر سیرەکەم عالەمە کشتی ڕێزی لێگرێ و تەنها توی ئیشکێنیتەوە تەنها توی ڕێزی ناگری تەنها تو احترامی ناگری تەنیا کەسی ئەبێ زۆر زۆر نزیک بێ لێەوە من و توین حتا من ناژم ژن عیبی نییە ناشڵێم پیاویش عیبی نییە ژن و پیاوەیان عیبیان هەیە بەس عیبەکانتان توخوا با لە بینی خۆتان نابێ وانێ با کەس نزانێ عیب ئێستا بۆ نمونەم ئێمە جاری وا هەیە سیرەکەی عیبی ژنەکانی خۆمان لای خەڵکتر باس دەکەین تۆ لای موفتیەک و مامۆسایەک بۆ مەسائیلی شەرعی و مۆزوعێکی ترە و بابەتێکی ترە بەس نابێ کێشەی خۆت برات پێی بزانێ برای ژنەکەت بزانێ خۆشکە حتا تەواو گەورە نەبێتەوە کە چارەسەری بەدەستۆمە ئەوجە حتا مناڵەکان ئیسا ئێمە جاری وا هەبوو بینیمە کابرا قسەی بە ژنەکەی کردووە مناڵ دانیشتووە یا خەڵک دانیشتووە بۆ خۆی تر حل نەکەیەوە چونکە مناڵ تەدەخولەکە جا مناڵ کۆمەڵێکی دادا پشت دایک و کۆمەڵێکی دادا پشت باوکیەوە تر کێشە دروستە بێ و ئیتر لەوەدا و باوکە دڵی بەرامبەر بە مناڵەکانی ئەڕەنجێ یا برات یان خوشکی ئەو یان خوشکی تۆ یان برای ئەو قەت مێڵە بۆی ڕجاوت کاوەکو ڕجاوت کایەکی ئەمە برایانەیە تایبەتە بۆ هەموو خوشک و برایەکی مسلمان دەست بە ژنەکانتانەوە بگرن خوشکەکان دەست بە پیاوەکانیانەوە بگرن چونکە بەڕاستی ئێمە تەنها کەسێک کە دەردەدڵی خۆمان هەموو دەردەدڵەیەکی خۆمان ئەبێ لای بکەین تەنها ئەبێ هاوسەرەکانمان لە هەردوو تەرەف ئەوان لە هەموو کەس نزیکتر بن لێمان و ئەبێ ئیسا من چەندێ تۆم خۆشگەرەک بێ چەندێ دۆستی یەکتری بکەین من هەر نازانم تۆ چەندێ پارەت هەیە لە ماڵ هەر زۆر خۆی خۆشمت بێ ئەڵێ بڕێ پارەم هەیە بەس ناڵێ هەڵێ کوێ ئیشارمە لە کوێ دایانم قەت ناڵێ بەس ژنەکەت ئەزانێ پارەت لەکوێیە ئەزانێ ماڵت لەکوێیە ئەزانێ سەروەتت لەکوێیە هەموو شتێک دەزانێ ژنەکە ئەسرار خوشکەکەت چەند خۆش بێ دایکت چەند خۆش بێ کە گەورە بوویت و بالغ بوویت و گەورە بووی قەت ڕۆژە دایکت مەگەر زۆر نەخۆش بووی کەس نەبێ دایکت نایە تۆ بشوە خوشکت نایە تۆ بشوە بەس ژنەکەت ئامادەی هەموو شتێ بۆ تۆ بکە و حەڵاڵیشەوە هیچ حرەجێکیشی تیانە و بە پێچوانەیشەوە وی بەڕێزان حتا ئەتوانین ئێمە با هەوڵدەین ئەو شوشەناسکە کە پێغەمبەر بە شوشەنایی بردووە با توخوا نێشکێنین تەڵخی نەکەین یعنی حیف یعنی من وەسیەتێکی برایان لەوانەیە مەتر ئاخر جار بێ ئێمە یەکتری ببینینەوە لەوانەیە ئاخر جار بێ لەم ئیتر من ئێوە نەبینمەوە ئێوەش من نەبیننەوە بەس نەسیحەتمە تا ئەو ڕۆژە لە ژیانە ماون بەرامبەر بە هەموو کەسێ لەوانەیە ئەگەر عیبێکت بێ ئەگەر شتێکت هەبێ بیک بەس بەرامبەر بە ژنەکانتان مەیکەن ژنەکانتان وەکو چای خۆتان بیپارێزن کەس هەیە عەزیەت چاو خۆی بە مەگەر شێت بێ ئەگەر عەقڵی لای خۆی نەمێنێ والله ڕێک ژنەکەت ئەم چاوەتەدان هەر ڕێک چاوتە هەر چاوتە یعنی ئێستا عیبێک لەناو لە ژنەکەت هەبێ ڕێک وایە عیب لەدەم چاو خۆت هەبێ لە چاو خۆت هەبێ بۆیە وا باوە ژنەکانمان بکەین دەستیان پێوە بگرین خۆشەویستترین کەسمان من وازانم باشترین هاوڕێ لە ئاخری عمرە ئێمە تەمەنمان هەمووی گەورە بووە ئاخر عمر باشترین هاوڕێ لە ژیانە ژنەکەتە بەخوا کوڕەکەت نییە بەخوا ئێستا کاک یاسین ژیرۆ برادرێتی ڕەفیقێتی ئەمانە بەس مدەیەتر ژیرۆ ژنی هێنا سەیرەکان ژیرۆ ئەوێتە ڕەفیقی ژنەکەی خۆی ئەو ڕەفاقەتی لەگەڵ باوکیان نامێنێ بۆیە کاک یاسین دەزانێ هەر خێزانەگەی بکەیتی من زۆر جا لە ماڵەوە باسێکم بە مناڵەکان ئەڵێم بە خێزان ئەڵێم بابەگیان هەر ئێمە وەلیەکە بینی خۆمان خۆشکەین مناڵ هەرچی کرد لەبەر خاتر مناڵ وەزعی خۆمان تێک نەدەین ئەو مناڵی کە ئەمڕۆ تۆ لەبەر خاتر ئەوە تووڕابی لە ژنەکەت یا لەبەر خاتر شتێک کەم و کورتێکی ناو ماڵ تووڕابی لە ژنەکەت والله ئەمە هەمووی ئەڕوا ژنەکەت ئەمێنێتەوە هەنێ جارەیە بڕی خەڵکەیە ثابتە ئەمێنێتەوە لە ژیانتان تۆ دایکی مناڵەکانتە ئیتر هەموو شتێکی تۆیە لە ژیانە بۆیە دەستی پێوە بگرن ئاوا بە توندی هەڵە و عیبێکی شەبێ لە تۆی شاهەیە تەحملی یەکتری بکەن خۆی هەڵەکان کەمە بێتەوە کە تەمەنت گەورەبی هەڵە کەمە بێتەوە بە جوانی لە یەکتریتی ئەگەن هەڵە کەمە بێتەوە و ئەو مناڵانشی کە ئیسێمە لەبەر ئەوان زۆرجا کێشە دروستەکەین مناڵەکانش بەیبایمان لێکەن ئەڕۆن نامێن بخوا لەوە چە ڕۆژێ لێمان جە حاجز بن
وصلى الله وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.